بەڵێ خۆشەویستان و ئازیزان لەم تەوەرەدا باز لە بیرۆکە دەکەین، بیرۆکەی گەنجان و بوون بە خاوەن پرۆژەی خۆیان. بزانین ئایا چ شتێک پێویستە بۆ ئەوەی کەسێک بێتە خاوەن پرۆژەی خۆی، یاخود پێویستە چۆن پلاندا بنێت بۆ ئەوی بێتە خاوەن پرۆژەی خۆی. زۆر هەیە لە ئێستادا ئەگەر کەسێک دەست بکات پرۆژەی خۆی سەرتا بە ئۆنلاین دەست بکات، دوایی دەیکاتە دوکانێک یاخود شوێنێکی ڕاستەوخۆ تەعامل لەگەڵ کریارەکاندا بکات. ئایا بزانین پێویستە چۆن دەست پێ بکەین بەوەی کە مانەوێت پرۆژەیەک دابنین، وەروەها ئەو سەختیان و ڕێگریانە چین کە دێنە بەردەم دانانی پرۆژێک و هەروە ئەو پلانانی کە دامانەوە. گفتوگوی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە کە بابەتێکی زۆر گرنگە بەتایبەت بۆ گەنجەکانمان کە لە ئێستادا نە دامەزراندن هەیە نە هەلیکار هەیە بۆ ئەوەی بیانێت ببنە خاوەنی پرۆژەی خۆیان. بزانین ئایا تەنها لایەنی مادی پاڵپشتە بۆی بیتە خاوەن پرۆژەی خۆت، یاخود زیرەکی و لێهاتووی و هەروەها وەرگرتنی ئەزموونی کەسانی دیکەش هاوکارە بۆ ئەوەی کە ببیتە خاوەن پرۆژەی خۆت. گفتوگوی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز سۆران حەمەد سەید، مامۆستای زانکۆ کە لە ستودیۆ لەگەڵماندایە. زۆر بەخێر مامۆستا، ئەمەوێت بزانم ئایا بۆ ئەوی بیتە خاوەن پرۆژەی خۆت ئەو شتانی کە پێویستە هەت بێت چێت لە ڕووی داراییەوە، لە ڕووی مادیەوە، یاخود لە ڕووی بیرۆکە و لێهاتی و ئەزموونەوە؟ بەڵێ، سەرەتا دەستان خۆش بێ بۆ بژاردننی تەوەرەکە. زۆرێک لەو کەسانی کە لە بواری خوێنن شادەیەک بەدەستهێنن یا لە پەیمانگا تەواو بێت و ئەزموونێکی بەس تەنها تیۆری هەیە. کۆمەڵی ئەمریکی بۆ پەرەپێدانی بواری بزنس و ڕاهێنان لە دەیە ڕابردووە زۆر جار لەسەر ئەم بابەتە گفتوگۆیان کردووە، یان بڵێن ناوەندە ئاکادیمیەکان کە زۆرێک لەو کەسانی تەخەڕوج ئەکەن خاوەنی بیرۆکەن، پاشخانێکی معریفیان هەیە، بەڵام قودرەت و توانستی ئەویان نییە ڕاستە و خۆ ببن بە خاوەنی پرۆژەی خۆیان. چونکە لە ڕابردووە بۆ ئێمەوا تێگەێنراوین یاوا باسکراوە بۆ ئەوی پرۆژەیەکە دەبێ پێویستە سەرمایەکی باشە هەبێ، یان پێویستە یەکسەر تۆ شوێنێکت هەبێ. سەرەتای دروستکردنی پرۆژەی PMO بۆ ئەوەی کەوا ئەو گەنجانیا ئەو کەسانی کەەوە دەرچوون و خاوەنی بیرۆکەن تیان بگەێنێ، ڕایان بهێنێ، ئامادەیان بکە، ئەکرێتۆ خاوەنی بیرۆکە بیت و هاوکاری لایەنێک یان بەدەست هاتێکی کەم بتانی پرۆژەی خۆ بنیاد بنی. بیرۆکەکە لێرەوە هات. بۆیە ئێمە زۆر جار کە قسە لەسەر ئەم بابەتە ئەەکەین ئەڵین بە تەنها لایەنی سەرمایە بەز نییە بۆ ئەوی کە تۆ ببی بە خاوەنی پرۆژەی خۆ، بەڵکو جاری وا هەیە خودی بیرۆکەیەکی گونجاو بە هاوبەشی پێکردنی لە پرۆگرامێکی ڕاوێژکاری بەڕاهێنانی لەلایەن کەسانی بە ئەزموونەوە تۆ ئەتوانی بیخەمڵێنی ئەم پرۆژەیە لە حدودی چەنا پێویستی بەلایەنی مادی هەیە، یان دەستبەری بۆ ئەو پرۆژانی بەتایبەتی ئەو گەنجە بە ڕێزانیکەوە خوێنن تەواوەکەن بیرۆکەکەی هەیە، بەڵام نازانێت چۆن فۆرمولەیکە لە بازاڕی کارە بیکا بە پرۆژەیەکی حەقیقی. ئەبینی لێرە و لەوێ ڕێکخراوە ناحکومیەکان فەند ئەیەن بەو کەسانی کە خاوەنی بیرۆکەیەکی داهێنرانە یان خاوەنی بیرۆکەیەکن کە ئەتوانی قازانج دروستکە. چونکە ئەوەی کە ئەم ڕۆگەنج دوای ئەکەوێ ڕاستیەکەی ئەڵێ لە کەرتی حکومیات جێم نابێتەوە، حەزیش ناکا بڕات وەکو فەرمانبەر لە کۆمپانیایەک لە شوێنێک چۆنەڵێ نیوەی تەمەنی لە موچەیەکی جێگی ڕاستاشدا. پێی خۆشە لێرەیە بیرۆکەی دروستکردنی پرۆژەی بچووک هاتە ئاراوە، واتە ئەو پرۆژانی کە دەستهاتێکی کەمی پێویستە، بەڵکو پێویستی بەوەیە کە تۆ بە سەلیقەوە ئێستا تێبینی کە لە شاری سلێمانی زۆرێک لەو گەنجە بەڕێزانە بە کەرەستەیەکی سادە، بە بیرۆکەیەکی جوان، بە دەستهاتێکی مامناوەند دەبوونە خاوەنی پرۆژەی خۆیان. لێرەوە ئێمە ئەینە سەر ئەوەی کە ئایا شیکردنەوەی بیرۆکەی پرۆژەی ئەبێ لەسەر چه ئەساسێک بێەوە ئەبێت چۆن ئامادە بکرێەوە پێویستە. بڵێ هەموو کەسێکەوە قۆناغێکی خوێننی تێپەڕانیا ئەزمونێکی کارکردنی لە شوێنێ هەبوو خاوەنی چەند پارچە بیرۆکەیەکە، بەڵام پێویستی بەوە هەیە کە کەسێک بە ئەزمون کەسێک لە پرۆگرامێکی ڕاوێژکاری ئەمانەی بۆ کۆکاتەوە پێی بڵێ ئەمەی کە تۆ باسیەکەیت ئەمەیە لە حدودی ئەوە نەشا پێویستی بەلایەنی دارایی هەیە. بۆیە ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە کە چۆن لە سەفرەوە چۆن لە خاڵی دەستپێکردنەوە ئەم کەسە بتوانین بیرۆکەکەی بکاتە پرۆژە. دەکرێت
لێ هاتووی کارامەیی خۆی کەسێک لە ناخی خۆیدا هەیە بیدۆزێتەوە ینی ئەزانێت توانایەکی باشی هەیە زۆر جار لەوانێت دەوروبەر وای لێ بکە ناومێدی بکە لەوەی کە ئەو بیرۆکە یاخود ئەو توانە و لە هاتوویکەیەتی بۆی کە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ لە یادیکەمە تا چەند گرنگە پەرە بە لێ هاتوویەکی خۆی بدات و جێبەجێ بکات. بەڵێ ئەگەر تێبینی بکەی زۆرێک لەو کەسانی کە پرۆژەیەکی بچووکیان هەیە یا بزنسێکی بچووکیان هەیە سەرەتا بیرۆکەیەکیان هەبووە هاوبەشیان لەگەڵ کەسێکی تر پێ کردووە. بۆ نمونە من حەز بکەم پرۆژەیەکی بچووک لە بواری پیشەسازی لە بواری خزمەتگوزاری لە بواری کتێبخانە لە بواری بۆ نمونە قاوەخانەیەک بەیان لە بوارێکا بێ کە قازانج دروستکە بیرەوە ئەکەمەوە کە هاوبەشی پێ بکەم لەگەڵ جەنابەت. سەرنج و تێبینیەکان لەسەر لۆکەیشن سەرمایە چۆنێتی دابشکردنی ئیشەکان لەگەڵ ئەو کەسانە ئایا ئەم پرۆژەیە هەڵ ئەگرێت چەند کەسکاری تیا بکە بۆیە خودی کەسەکە سنتەرە لە پرۆژەی بچووکە ئەوەی کە دەستکراوەیە خاوەن پرۆژەکەیەکە ئەو کەسەی بیرۆکەکەی لایە هاوبەشی پێکردنەکەی لەگەڵ کەسێکی ترا یارمەتی ئەیە کە بیرۆکەکەی تۆکمە بکە دوای ئەوەی کە بوو بە درافتێک بخۆتە زانی فەرمانگەی معنی هەیە کە تۆ ئەتەوێ پرۆژەکەت لێەوە مۆڵەتی بۆ وەرگری دوای ئەوە ئەو پرۆژانی کە هاوشێوەن ئێمە زۆر جار کە بابەتی تیۆری بۆ خوێندکارەکان باسەکەین یا گفتوگۆیەک لەگەڵیان دروستەکەین ئەڵێن تۆ یەکسەر دەست مەکە بۆی کە بڵێ وەڵام من بڕی ئەوەنە ملیۆن دینارم پێویستە بۆ ئەوی دەست پێ بکەم تۆ وەرە بزانە چەند کەس ئەدۆزیتەوە کە خاوەنی نزیکی ئەم پرۆژەیە بن بۆ ئەوەی کە سوودیان لێوەرگری لە ڕووی سەرمایەکە چەندیان سەرف کردو لەکوێ لێچوونیان هەیە لە مەسروفات چەندێک دەستی کاریان هەیە و چەندێک لە دەستی کارەکان کارامن بۆی پرۆژەکە سەرکەوتوکەن خۆ لە ناو پرۆژە قەرواڵخی مەرج نییە بێتە هۆی سەرکەوتنی پست جاری وا هەیە چوار کەس پێکەوە کارەکەن سیرەکەی ئەم پرۆژێ بە دوو کەسیش بەڕێوەچی جاری وایە پرۆژەکە ئەمەندە پرۆژەیەکی چۆنەڵی سنوورەکەی دیاریکراوە پێویستە تەنها دوو کەس کاری تیا بکە وەکو خاوەن پرۆژە بەڵام دوایی کە بزنسەکە فراوانە بێ ئەکەوێتە سەر عەقڵ و بیرکردنەوەی ئەو کەسێک کە خاوەنی بیرۆکەی کارکردن بۆ بەڕاستیش قسەکەی جناب تەواو ئێمە بۆ ئەوەی کەەوە پرۆژەیەکی گونجاو و سەرکەوتومان هەبێ پێویستە خودی کەسەکە سنتەر بێ لەسەرەوەی تا چەند خۆی باوەڕی بەم بیرۆکەیە هەیە کە لە داهاتوە بکاتە پرۆژەیەکی حەقیقی و کاری لەسەر بکە. زۆر باشەوە مەستاگیان تا چەندێک گرنگە کە سەرەتای دەستپێکردنی پرۆژە و بزنسەکە دیاری بکرێت ئایا بە ئۆنلاین دەست پێ بکرێت باشترە یاخود بەوەی کە ڕاستە و خۆ بەرکەوتن لەگەڵ کریارەکانە هەبێت دەستی خۆش بێ ئەم بابەتی کە بەڕێز زەباسێ کرد وەڵامەکەی ئەوە نییە بڵێ بەم لایەنە و بەو لایەنە بەڵکو وەڵامەکەی بەم شێوەیە بێ ئێمە جارێ شیکەینەوە خودی ئەم پرۆژەیە ئەگەر پرۆژەیەکە پێویستی بە پاڵپشتی دیجیتال مارکتین هەیە یان پێویستی بە بەکارهێنانی تۆڕەکانی پەیوەندی هەیە کە لە حقیقەتە ئێستا بەڵێ زۆربەی پێویستی پێێتی کاتێکە بزنسێک سێرەکەی ڕاستە و خۆ پەیوەندی بە کڕیارەکەەوە هەیە کەواتە لۆکەیشن و عەرزی بەرهەمەکە هۆکاری زۆرترین بەریەکەوتنی نێوان کڕیار و فرۆشیارە کەواتە تۆپی تێبینیەکە ئەم پرۆژەیە نیسبەتی حەفتا بەرەو سەرەوەی پەیوەندی بەوە هەیە کە من کڕیارەکەم ببینم فەیس تو فەیس قسەی لەگەڵ بکەم کاری تێ بکەم ببمە هۆکاری ئەوەی کە ئەو بەکاربەری پرۆژەکەی من بێت وای لێ بکەم کە پرۆژەکەی من قەناعەت پێ بکە ئەگەر بەرهەمێکە خزمەت گوزاریەکە بۆیە سیرەکەی ئەم پرۆژەیە زۆرترین بەریەکەوتن لە نێوان کڕیار و فرۆشیارایە لە ڕووبەرێکی دیاری کراوە هەر خودی ئەو کەسانەش شوێنەکە و واقعەکە و بەریەکەوتنەکە گوێزنەوە بۆ ئەوانی تر لێرەیە ئێمە پێویستمان بە دیجیتال مارکتین هەیە بۆچی بۆ بانگەشەکردنی بەڵام ئەوەی کە بەڕێزت لە پرسیار دەسەر کرد هەندێک پرۆژەمان هەیە چەندێک پێویستی بەوە هەیە کە من لەگەڵ کڕیارەکەم یەک ببینم لەوە چێ دوو ئەوەندە هەندێک لە کڕیارەکانم پێویستیان نەبێ بێنە شوێنەکەی من داوایەکەن کەواتە لێرەیە ئۆنلاین مارکتین هۆکاری سەرەکیە بۆ برەودان و گەشەکردنی بزنسەکەم تێبینی بکە هەندێک لە مۆڵ هەندێک لە مارکێتەکان لە ناوەوە چەند شۆپێکی تایە ئەبینی دوکانەکە زۆر چۆڵەیان ئیشەکە خەڵکی زۆری لێ نییە بەڵام کاتێکەویتە گفتوگۆ لەگەڵێڵە مەوەستا من نیسبەتی لە 150 شتەکانم بە ئۆنلاین فرۆش بۆ زۆربەی کەسەکان کاتیان کەمە و معریفەیان لەسەر بەرهەمەکە هەیە بۆیە بە ئۆنلاین داوایەکەن و لە ئێستاشە بۆ بە حکمی ئەوەی کەواتۆ لەگەڵ کەسێک مامەڵە ئەەکەی ئەگەر شمەک و خزمەت گوزاریەکە بەدڵە نەبوو
دەتوانی بیگەڕێنیتەوە. ئێمە یەک قۆناغمان ماوە بەڕێزان بۆی کە بە هەڵەت نەگەین. یەک قۆناغی ترمان ماوە کە ئۆنلاین مارکتینگ بچەسبێ. هەتا ئێستا لای ئێمە تەنها گەیاندنە. ئۆنلاین مارکتینگ بەچی ئەگاتە قۆناغی سەرکەوتوی خۆی وەکو ئەوەی کە ئێستا خۆتەزانی چەند پێگەیەکی ئەلکترۆنی هەیە بۆ دەفع. ئەبێ نیسبەتی زۆری خەڵک لەم بیئەیە خاوەنی ڤیزا کارد ماستەر کارد کریدی کارتی خۆی بێ بۆ ئەوەی لە شوێنی کڕین لە پەنجەرەی کڕینەکە ڕاستەوخۆ دەفعی ئەو شتە بکە ئێتر هیچ هیسیتەیشنێکی نییە. پارەی ساعاتەکە یاوە پارەی مۆبایلەکە یاوە پارەی ئەو پارچە قماشە یاوە پارەی ئەو شتی یاوە کە ئۆردەری کردووە و لەسەر پاکەیجەکەش نووسراوە هەر خەلەلێکی هەبێ گەڕێتەوە بۆ خۆمان. ئەمە ئەتوانین پێ بڵین ئۆنلاین مارکتینگ بە شێوەیەکی سەردەمی. ئەگینا ئەوەی کە ئێستا ئەگوزەریە تۆ داوای ئەەکەی بۆت بهێنێ ئەوە کەسە بەس تەنها دیلیڤەریەکە. یان تۆ لەگەڵ ئەو کەسە سیرەکەی بە تەلەفۆن قسەکەی ئەبێ بە چات قسە بکەی ئەبێ ڕیکوێستێکی بۆ بنێری. بەڵام کاتێک کە شتەکە چوە قۆناغی جێگیربوونەوە واتە بڵین ئەساسی بزنسەکە بە ڕێگەی ئۆنلاین ئەوەیە کە هەمومان خاوەنی ئەکاونتی ئەلکترۆنی خۆمان بین. ڕاستەوخۆ لە بانکەکەی خۆمەوە ئەو شمەکە ئەکڕم و پێش وەخت بۆ ئەوەی کەوا بڵین ئەم ئۆنلاین مارکتینە بە شێوەیەکی سەردەمی بە شێوەیەکی جوان جێبەجێ بکرێ ئێمە پێویستمان بە معریفەی زەبوونە. ینی پێویستمان بە معریفەیەکی باشی کڕیارە. ناکرێ من نیوەی ڕۆژەکە خەریکی گەڕانەوەی شتەکان بم لەبەرەوەی لی تێنەگەشتووە. بۆیە ئێمە لێرا دوو قسەمان هەیە. ئەبێ پێگە ئەلکترۆنیەکان سەرجەم کاڵا و خزمەت گوزاریەکانیان بە سەوت و بە سوورە بە جوانی عرض کرد بێ لەسەر وەبسایتەکان. مامۆستا هەر ئەم جوانی عرض نەکردنە باعثی ئەوەیە کە کڕیار کەمتری متمانەی هەیە بە ئۆنلاین کاتێکە کاڵاکی بۆ دێت سێرەکە وەکو ئەو وێنەیە نییە کە مەسەڵەن پەیجەکە خوشەنەکە داینا. ئەوە دڵی ئەو بابەتێکە ئێمە ویسمان بڵین دەستخۆش. مامۆستا عەزیز چ کاتێک کڕیار ڕازی نییە لە کڕینی بەرهەمەکەی، چ کاتێک کڕیار ناگاتە قەناعەت، ئەو کاتێک کە تۆ ڕسمێکت داناوە ئیفێکتێکت پێداوە کاتێک کە پێم ئەگا ئەم ڕەنگە لەگەڵ ئەو ڕەنگە جیاوازی هەیە، ئەو معلوماتی لەسەر پاکەیجەکە هەیە لە کاتی بەکارهێنانی سێرەکەم ئەوە نییە. هەندێک مادە پێویستی بەوە هەیە کە تۆ بارکۆدی تایبەتی هەبێ بۆی کڕیارەکە بڵێ ئەوەیە خۆیەتی، چونکە ئەو لەوێ نییە تا تەچیکە. ئێمە کاتێکە ئەڵێن کڕیاری ڕاستە و خۆبەر شتەکە ئەەکەوێت ئەی بینێت تەچێکە ڕاستە و خۆ لە بەردەسیاتی بۆیە هەڵبژاردنەکەی هەڵبژاردنێکی گونجاوە. بۆ ئەوەی ئۆنلاین مارکتینگ بگاتەوە ئاستا پێویستی بەوە هەیە ئێمە سەرەتا نیسبەتی دڵنیاییمان بۆ کڕیارەکە تا چەند ڕاستی هەیە لەسەر بەرهەمەکە ئێمە تا چەند دڵنیایە کەواتەم دەبێت ڕاستگۆ بنەگەڵێ. ئەو ڕسم و ڤیدۆیی دای ئەنێم حەقیقی ئەو بابەتە بێ نەک کۆڵێکشنێک ڕسمم هێناوە دامناوە کە ئەو داوایەکە ئیباڵێ ببوورە وڵای ئەوەی کە تۆ هێناوتە لەگەڵ ئەوەی کە ڕسم داناوە ئەو فەرقی هەیە. سێم گۆڕانکاری لە نرخ و گۆڕانکاری لە چۆنەڵی لە بیئەیە. تۆ سەیرەکەی بەرهەمێکە کە ئەو ڕسمەکە یا ڤیدۆکەی شەریکە ئەسڵەکەی داناوە بەڵام لێرەوەکیلە ئەڵێ من هەر ئەویان بۆ نردوم بۆی مشۆم بۆ جەناب نردوم. ناستنانە زۆر زۆر گرنگەوە ئەو کەسە گەنجەکە پرۆژەیەکی هەیە خاوەنی بزنسی خۆیەتی بتوانێت نەکەوێ. دروستە زۆر باش مامۆستا تا چۆنە گرنگە کاتێک کە کەسێک پرۆژەیەکی هەیە دەسیکرەوە پرۆژەیەک گرنگی بەوە بدات بەردەوام بە لەسەر پرۆژەکەی ئەگەر لە سەرەتاشدا قازانجێکی وای نەکرد. بڵێ ئێمە لە پرۆگرامی پرۆجێک مەنیجمنتە کە ئێمە ساڵانە لە زانکۆی سلێمانی لە کۆلێژی بازرگانی لە نووسنگەی ڕایۆشکاری کۆرسی بۆ ئەەکەینەوە چونکە خۆتان زانن نێوەندە حکومیەکان باشترە تا بڵین تا ڕادەیەک کە ئەتوانێت دەستگیرۆیی گەنجەکە بکە لە ڕێگەی ئەو پرۆگرامانە ئەو کۆرس و ڕاهێنانانی کە ئەکرێتەوە پاڵپشتێکی زۆر باشە. من داوام ئەوەیە کە گەنجان ڕوو بکەنە ئەو کۆرسانە بۆ ئەوەی کە خۆیان باشتر تۆکمە بکەن چاکتر ئامادە بن تووشی کەمترین شکست بن تووشی ئەوە نەبن لە کاتی دانانی پرۆژەکە لە مەرحلەیەکە بمێن چ کاتێک پرۆژەیەک سەرکەوتوو نابێیان پرۆژەیەک چۆن لە قۆناغێکە خاوەنی پرۆژەکە بێتاقەتە بێ هەست بە نیگەرانیەک و هەست بەوە ئەکا کە لە پرۆژەکەی سەرکەوتونی یەکەم خولێکی ڕاهێنانی باشی نەبینیوە و ناتوانێت بە تەواوەتی مەفهومی پرۆژەکەی و چۆنیەتی خەمڵاندنی و یان ئەوەی کە زۆر زۆر گرنگە لە ناو پرۆژەیە کۆست کۆنتترۆلینە تا چەند بتوانانی تێچوونەکان کۆنتترۆلکەی. دووەم لە چ بیئەیەکە ئیش ئەەکەی لەگەڵ کیا ئیشەکەی چونکە ئەگەر تۆ خوێندنەوەت بۆ بیئەکە نەبێ
یان ئەو بیئەیە تێر بوو بێ لەو مادەیە تۆ کاتێکە دێی لەسەر چاولێکەری شتێکدانی سێرەکەی ئەو بزنسە بۆ ئەو کەسە ڕاستە مەرج نییە بۆ تۆ ڕاست بێ آخر ئەو بیئەکەی داگیر کردووە آخر ئەو توانیوێتی قەناعەتێکی زۆر لەم منطقەیە بۆ ئەو کە بزنسە دروستکە بۆ ئەو پرۆدەکتە دروستکە تۆ ناتوانی لە کونفەیەکونیەکە بژێگرەوەی ئەو بۆیە لەو کاتانی کەوا تووشی قۆناغێک ئەبێ بێهیوایی لە ناو پرۆژەکەی یەکەم ئامادە نەبوونی یان باش تێنەگەشتنی لە خودی پرۆژەکە چونکە زۆر جار ببوورەوە ئەڵم هەندێک لە گەنجە بەڕێزەکان پرۆژە بە دیوە ڕێکلامیەکە یابینن چونکە ئاستەنگی و ڕێگریەکانی ناو پرۆژە جاری وا هەیە بیئەیە جاری وا هەیە فاکتەرە دەرەکیەکانە جاری وا هەیە گۆڕانکاری چۆنەڵی توانای کڕینە تاک توانای کڕینی کەم بێتەوە سەرجەم پرۆژەکان بەرەو لاوازیەوە وەکەوەی کە بینیمان کاتێکە موچە نایێت لەم بابەتانیان سیرەکەی نەک ئەو پرۆژێ سەرجەم پرۆژە و بازار هەر هەمووی بە نیسبەتێک دابەزێژا ئەو چونکە لە سەرەتایەتی وازانێ ئەو شتە بەس بەسەر ئەو هاتووە بۆیە خوێندنەوەی بیئەکە و دوای ئەوەش ڕاوێشکردن بە کەسانی پێشتر هۆکارەکە ئێمە چۆنەڵێ بکەوێتە سەیفی سایدەوە واتە مەترسی تێپەڕێنی زۆر کەنج هەیە ئێوێ ئەها کوردوتەنی لە پڕێکا بێ بە کوڕیانی هەر لە بێدهێتەوە وا دایناوە کە ئیدی قازانجێکی زۆر بکە تا چەند گرنگە تحملێ بێ سەبریێ بێ لە پرۆژەکەی و بەرداوای پێ بدات و پلانێکی باش دابنێ ئەگەر پلانەکەشی لە بیداستی نەگەر بە شازەکان پلانی بگۆڕێت ئەمە تا چەند گرنگە بڵێ لێرە ناچارم جوابەکە تۆزێت تیۆریانە بدەمەوە پرۆگرامی پرۆژێک منجمنت کە ئێمە ئەیڵینەوە یان لە کۆرسەکانە ئاماژەی پێدەین 48 پرۆسەیە لە 5 قۆناغا 48 پرۆسی پلاندانانە لە 5 قۆناغا بەش کراوە کە ئەم کەسە لە قۆناغی دەستپێکردنەوە تا فێنشین چۆن پرۆژەکەی ستێپ بای ستێپ پلانین بکە هەموو قۆناغەکانی پلاندانان زەنگێکی ئاگادارکردنەوەی بۆ خاوەن پرۆژەکە بەردەوامیەکەی ئەکەوێتە سەر ئەوەی تا چەند ئیرەری نییە لە پلانەکەیە ئەمانە هەموو ئەبێتە پاکەیجێک من ناتوانم لێرە هەر هەمووی باسکەم چونکە چواردە چاپتەرە باز لە چۆنیەتی ئامادەکاری ئەکا بۆ دروستکردنی بزنسێک یان پرۆژەیەکی بچووک لێرەیە ئەو کەسەکە هەر 5 قۆناغەکە بە تەواوەتی تێئەگا ئەزانێت لە پلانی پرۆژەکە لە چ قۆناغێکایەتی یان لە چ قۆناغێکە خەلەلی هەیە ئەکرێ ئێمە هەموو جارێ ئەڵین دووشت پێکنەر و پایەی سەرەکی سەرکەوتن و بەردەوامی پرۆژن کە جەنابوو یەکەم سەرچاوە مادیەکە ئەو سەرچاوانی کە تۆ پێویستت پێێتی بۆ پرۆژە لە درافت و لە نووسینە شتێکی جوانە بەڵام تا چەند سەرچاوەکانی ئامادەیەکە ئەم پرۆژەیە تەواو بێمەیەک دووەم لایەنی سەرچاوەی مرۆیی ئەو کەسانی کە من لەناو پرۆژەکەم بەکاری هێنم هەتا چەند کەسانی کارامن بەتوانن پابندن کەواتە HR و سۆرسەکە هەردووکی پێکەوە ئەبنە دوو دیوی یەک دراو بۆ ئەوەی کە پرۆژەکەی من قیمەتێکی باش پەیدا بکات بۆیە ئەو دوولایەنە زۆر گرنگە کە ئەو کەسە بتوانێتیا بەردەوام زۆ باش مامۆستا ئەگە کەسێک پلانێکی تەواوەتی داناوە پلانێکی باشی داناوە پرۆژەیە پێویستە یەکسەر دەست پێ بکات یان چاوەڕێ بکات کاتی گونجاو هەبێت بەتابەت لە ئێستادا لەوانەیە کەسێک پرۆژەیەکی باشی هەبێت و بەڵام چاوەڕێ بکات بڵێ هەتاوەکو بازار باش ئەبێت و تۆزێک لایەنی دارایی خەڵک باش ئەبێت پرۆژەکەم دەست پێ ناکەم ئایا گرنگە ئەو کاتێک کە پرۆژەیەکە بوو پلانێکە بوو ڕاستە خۆ دەست پێ بکەیت یان چاوەڕێ کاتی گونجاو بکەیت دەست خۆش بێ پۆلێنکردنی پرۆژەکان بەپێی کات بەپێی شوێن طبعا ئێمە سێ بنەمای سەرەکیمان هەیە لە دروستکردنی هەر پرۆژەیەەکە پێ کاتووە لە کات تێچوون کواڵیتی سیر کە کات ئەکەوێتە پێش تێچوون و کواڵیتێکەوە کاتی گونجاو بۆ دەستپێکردنی پرۆژەیەک ئەو کاتەیە کە تۆ پرۆژەکە خەمڵیوە و دراسەیەکی جەدوای باشە بۆ کردووە و لە کاتی گونجاوی خۆی دەستپێکی وەکو بەڕێز ئاماژت پێدا کاتی گونجاو بۆ پرۆژەکەی من کامەیە پێش ئەوەی معنی من دەست پێ بکەم بە پرۆژەکەم ئەبێ بزانم خودی پرۆژەکەم ئەگەر وەرزیە لە وەرزی خۆی دەست پێ بکەم تۆ جاری وا هەیە ئەگەر تۆ تێبینی بکەیت بڵێن کەسێک ئەوێ بزنسەکەی بۆ نمونە فرۆشتنی جلوبەر بێ یان دوو لە ڕووی جەنابتان پێڵاو و جانتا بێ سێرەکەی لێرەیە ئەو کەسە ئەڵێ من پێویستە لەبەروی بابەتەکەم پەیوەندی هەیە بە پاکیجە بۆ مەکتەبەکان ناکرێتەوە لە کۆتایی وەرزی خوێن دەست پێ بکەیت چونکە هەتا وەرزەکە دەست پێکاتەوە ئەبێ بەستەنها مەسروفات بکەیت یان هەندێک پرۆژە هەیە پەیوەندی بە وەرزی هاوینەوەیە بۆیە پێویستە
لە وەرزی بەهار ئامادەکاری تەواوی بۆ کات طبعاً خودی ئەو کەسەش بای ئەوەندە معریفەی هەیە لەسەر کاتی دەست پێکردن و بابەتێکی تر کە ئێمە زۆر جار ئەڵێن ئەو کەسە کە دەست پێ ئەکا بە پرۆژەکەی گرنگەکە معریفەی تەواوی هەبێ لەسەر توانای کڕینی کڕیار ئایا کڕیار لەم وەرزەیە لەم کاتەیە لەم بارودۆخەیە توانای کڕینی هەیە تۆ کاتێک کە تێگەی تاک توانای کڕینی کەم بۆتەوە ئەو کاتە کاتی گونجاو نییە بۆ دەستپێکردنی پرۆژەکەت باشترین بژاردە بۆ دیاریکردنی کاتی دەستپێکردنی پرۆژە ڕاوێژکردنە بەو کەسانەی کە لە پێش تۆ یان هاوشێوەی پرۆژەی تۆ لە شوێنێکی تر لە لۆکیشنێکی تر هەیەە بۆ ئەوەی کەوا تۆ ئەزممویان لێوەرگی هیچ نەبێ لە وەسەتێکی گونجاوە دەستپێکەی نەک لە کۆتاییەکی نەگونجاوە. ماوەسە باس لە نرخ کرد تا چەند گرنگە ئەنی ئەو کەسە کە پرۆژەیەک دەست پێکە بزانێکە لەو کۆمەلگای لەو شاری ئەو ینی مەحدودە موچەیان پارەیان ئەینی زۆر ئەوە نەبێت کە پرۆژەکەی شکست بێنێ ینی شتێک بێت کە بتوانێت لەگەڵ ئەو کۆمەلگا و لەگەڵ دۆخی ئابووری ئەو شوێنەدا بگونجێ. دروستە سەبارەت بە نرخ طبعاً لە زۆرێک لە سەرچاوەکانەوە بە تایبەت فلیپ کۆتلێر کە لە کتێبەکانی زۆر ئیشارەت بە بابەتێکی گرنگەکە ئەڵێ نرخ استراتیجی خۆی هەیە بۆ ئەوەی کەوا من نرخ لەسەر هەر کاڵاو خزمەت گوزاریە دابنێم کە ڕکابەرەکەم هەیەی من پێویستم بەوەیە کە وەسەتێکی نرخ لە بازارەکە وەرگرم گریمان من ئەمەوێ بەرهەمێک پێشکەش بە بازار بکەم ئێوەی بە ڕێزی شەتانە من بە دراسەکردنی نرخی پێشینەی ئێوە نرخی خۆم جێگیرەکەم واتە لە بازارە هاوشێوەی ئەم بەرهەمە بە چەند تای بوو بە چەند سایزێک هەیە من ئەو خزمەت گوزاری و ئەو بەرهەم خزمەت گوزاری کە پێشکەشی ئەەکەم لە کاتێکا پێشکەشیەکەم ئۆڵڕێدی ئێوە لە بازار ڕاهەن کەواتە من بۆ ئەوی شکستنێن و نرخێکی گونجاوم هەبێ ئەبێ دراسەم هەبێ لەسەر نرخی ئێوەش نرخی ئێوە یارمەتی دەرە بۆ ئەوی کە من نرخی خۆم بگونجێنم بە شێوەیەک بێت نەک ئەوەندە نرخەکە کەم بێ خەڵکانێک گومانیان لەسەر بۆ دروست بێ بڵن کواڵەتیەکەی خراپ نرخەکەش ئەوەندە بەرز بێ وەکو ئەوی سەرەتا وتمان ئەو بوێ لە پڕەیەک سەر هەموو شتێک دروست بێت و بێ بەو کەسێک کە خۆی ئەوێ دەوەچێت تۆزێک ئەمە قورس بێت بۆ ئەوەی کەوا ئێمە ئەو کەسە بتوانێت تا کۆتایی مەطاف لەسەر پرۆژەکەی بێ پشوو درێژی بەردەوام ئەوەی کە ئێمە پێڵین مارکێت ریسێرچ هەمیشە ئاگای لە گۆڕانکاری بازار بێ بۆ ئەوەی هەم بەردەوام بێ هەم دوورکەوێتەوە لە شکست بنەمای دیاریکردنی نرخ بێژگە لە دراسەکردنی بازار هیچ شتێکی تر نییە چونکە تۆ کاتێکە بە نرخێک ئەچیتە بازار ئیتر خەڵک بەو نرخەتەوە ئەناسێ ئەژبینی ئێمە لە هەرێمی کوردستان نرخ ئازادە هەر کەسێکیش هۆکارێکی هەیە بۆ نرخەکەی جاری وە هەیە ئەچیتە دوکانێکا چیتە مۆڵێکا چیتە مارکێتێکڵی بێ زەحمەت من ئەمەم لە شوێنی تر بینیوە بنرخەکەی بەوەندەیە یەکسەر وەڵامی ئەو کەسە ئەگەر تێگەشتنی تەواوی هەبێ یەت وەصفی پرۆدێکتەکەت بۆکە بە کواڵیتیەکەی بە ئەکسپایر دەیتەکەی ئەڵێ تۆ سەیریکە تەمەنی ئەم بەرهەمە تازەیە بۆ کواڵیتیەکەشی ئەوەندەی ڕاستی لەوەچە لە شوێنی تر بینی بێتێت بەڵام ئێمە هۆکارمان هەیە بۆ دیاریکردنی نرخ. زۆر باشە کۆتا پرسیار و بە زۆر بە کورتی جوابم بیتەوە لە چه کاتێکدا پێویستە کە واز لە پرۆژەیەک بین کە دەستمان پێ کردوواتە شکستمان تێهێناوە چ کاتێک بزانین کە شکستمان تێهێناوە و هەروەها ئایا ئەو ئۆفەرانەی کە ئەخرێتە بەردەست هۆکارێکە بۆ ئەوەی کە فرۆشتن زیاد بکات؟ بەڵێ لەوەی دووەم تا دەست پێەکەم ئەو ئۆفەرانی کە ئەخرێتە بەردەست هۆکارە بۆ ئەوەی کە فرۆشتن زیاد بکات جاری وا هەیە بەڕێزان کەسێکە زۆرترین ئۆفەرە خاتە بەردەمی کڕیارەکان کڕیار ئەشێوێ ئەم هەموو ئۆفەرە ئایا ئەکسپایر دەیتەکەی نزیک بۆتەوە وەیە بۆ هەرزان پێمە فرۆشێ منی خۆشەوێ و بەهۆی بۆنە و جژن و ئاهەنگەکانەوە ئەم پێم ئەدا یان هەر خودی بەرهەمەکە کەمی ماوە و لەو قەبارە و لەو حەجمە و لەو خزمەت گوزاریە کۆتایی دێت و بۆیە ئەوێت سەرنجی خەڵک ڕاکێشێ بۆیە هەر سێ تایپەکەی ئەگەری ڕوودانی هەیە سەبارەت بەوەی دووەمیش کە بەڕێزت فەرموود ئەو پرۆژانێکەوە بچووکن ئێمە لایفتایمی هیمان هەیە پرۆژەمان هەیە هەموو پرۆژەیە ئەگەر مام ناوەند بێ ئەگەر مەودای درێژ بێ ئەگەر کورد مەودا بێ ئەگەر پرۆژەیەک کورد مەودا بێ لە 3 مانگەوە هەتاوەکو ساڵێک ئەبێ دراسی بکات لە دوای ساڵێک کە زانی نەگەشتە قازانجە بێوازی لێبێن لە ساڵێک زیاتر هەتا 5 ساڵ ئەوە ئەو کەسە لە چۆنەڵی لەوە سەتێکایە بۆ پرۆژەکەی خەمڵاندنی بۆ ئەکا بۆیە ئێمە کەسێک پرۆژەدا ئەنێت ماوەی دەستپێکردنی پرۆژەکەی ئەگەر پرۆژەکەی بچوو بێ هەتا وەسەتێکی دیاریکرا و ئەڵین ئەبێت تۆ لەم
ماوە دیاری کراوەیە قازانج بۆ بگەڕێتەوە ئەگەر نا خەلەلێکە هەیە یا لە مارکتینگ پرایسایە یا لە سێگمنتیشنایە یا لە نرخایە یا لە لۆکیشنایە یا لە کواڵیتیایە لە سعرایە طبعاً لە یەکیان هەر دەرەچێت ئەو کاتە ئەتوانێت پرۆژێکی بگۆڕێ یان لە شوێنێکا بۆسی بۆی زەرەری زیاتر نەکرێت. زۆر باشە، زۆر سپاس دەکەین بە ڕێز مامۆستا سۆران حەمە سەعید مامۆستای زانکۆیی خوا بەخێر بێت. زۆر سپاس زۆر دەرفەتان سەرکەوتوو بن زەحمەتی کێشان. زۆر باشە.